خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و ئەچمە لای تەوەری دووەمی پرۆگرامەکەمان دوێنێ مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی چرای ڕێی خەبات کە بەشێک لەو نامانەیە کە لە نێوان هەڤاڵ مامجەلال و دکتۆر محەممەد سابیر و کۆمیتەی ئەوروپادا ئاڵوگۆڕ کراوە کە ئامادەکردن و کۆکردنەوەی ڕۆژنامەنووس جەمال لۆلۆیە. قسەی زیاتر لەسەر ناوەڕۆکی کتێبەکە کەم زۆر بەڕێز دکتۆر محەممەد سابیر کە بەڕێزیان سەرۆکی دامەزراوەی سەرۆک مامجەلالن لە ئەستۆدیۆی کورسات مەگەزین. میوانمانە دکتۆریان بەخێربێی سەرچاومان بەخێربێی. سەرەتا پێشوی کە باز لە ناوەڕۆکی کتێبەکە بکەین حەزەکەم بزانم دیکۆمنت یاخود ئەرشیڤکردن چەندێک گرنگە و تا چەندێک گەلانی دنیا گرنگی بەم بابەتایەن. بێگومان ئەرشیڤ وان دۆکۆمنت بەلای منەوانەوە بەلای زۆر کەسی زۆربەی کەس خەڵکانی شارەزا و پسپۆرانەوە گرنگێکی تایبەتی خۆی هەیە چونکە دراوشانەوەی مێژووی ئەو گەلە پیشانەدا یان ئەو کۆمەڵە پیشانەدا بەداخەوە ئێڵێم ئێمە وەکو گەلی کورد و جگەلەوەی خەخاوەنێ شۆڕشێکی زۆرین بزوتنەوەیکی زۆرین خەباتێکی زۆرین بەڵام بەداخەوانێ گرنگیمان بە ئەرشیف نەداوە پەرگریمان بە مێژوو نەداوە و میلەتێکیش گرنگی بە مێژوی خۆی نەدا بەڕای من ناچێتە ڕێزی میلەتانی پێشکەوتووەوانێ. بۆیە ئێستاشێ ئێمە وەکو دامەزراوی سەرۆکجەلال تاالبانی من وەکو شەخص خۆشم گرنگی هەر لە سەرەتای مناڵیمەوانە گرنگیم بداوە بەوەی کە هەر شتێکم لاکۆ بوو بێتەوە نم فەوتانەوە هەڵم گرتووە. من لە حەقیقەتە لە ساڵەکانی لە هەتاکو لە ابتدایی شەوانێ هەرچی شتێکم سیاسی بوو بیان غیری سیاسی بووە پاراستومە بەڵام کە پاشەوەی کە چوومە دەرەوانێ هەموو بەداخەوە ئەو دۆکۆمنتانەی کە لە ساڵەکانی با بڵین هەر لە شەشی ابتداییەوە تاوەکوونە ساڵی 1974 چیم هەبووە لەبەر ئەوەی کە ئەو ساک و زمانی حزبی بەعس و ڕژێمی بەعس بووە لە ماڵەوە بووە لە ژێر شاراوەتەوە لە ناو دیوارە شاراوەتەوە لە بن ئەرزا شاراوەتەوە هیچم نەماوە بەداخەوە ئەجنار شوێکی زۆریشم زیاترە بوو لە ئێستاکە ئەمە بەڵام منکە لە 76ەوە لە دەرەوەیان لە توانیومە لەگەڵ ئەوەی لە چەند وڵاتێک بوو من لە فەرەنسا بووم دوایی لە شام بووم دوایی لە سووریا بووم دوای ئەوە لە سوید بووم دوای ئەوە لە فەرەنسا جارێکی کە بووم دوای ئەوە لە ئەمریکا بووم دوای ئەوە لە چین بووم دوای ئەوە لە جنێ بووم وڵاتی زۆرم کردووە هەموو وڵاتانەی کە چوم هەوڵم ماوە کە ئەو شتانی کەلام کۆبووەوە دۆکومنتانی کەلام بوو کۆبووەوەوانێ بیپارێزن خۆشبەختوانە توانیومەیانی لەگەڵ ئەوە زەحمەت بووەتەوە لە وڵاتێکە بووە تەڵەتوی هەموو جارە ماڵ تێک بدەیت و بیگوازی توانێت هینکەس بەڵام توانیومە ئەرشیفێکی باشم هەبێ و ئەرشیفەکەشم بە ساچێ زۆرێکی بەشێکی زۆری لای ئەو وەکو ئاماژەت پێکرد کاک جەمال لۆلۆیە کە ئەو تەرجیعی کردم کە ئەو ئەرشیفە زیاتر بزانم هەم کۆمەڵێک کتێبی لێ بەرهەم بهێنم هەم بیپارێزم بەشێکی زۆر لای خۆیەتی هەمووی هین کرا دۆکومنت کراوە بەڵام شتا بەشێکی زۆری ترشم ماوە و بە وەکو بابڕین ژوورێکی تایبەتیشم بنکەی ژین بەناوی خۆمەوانێ بارشیفی خۆمەوانێ هەموو بەشێکی زۆری لە ئەرشیفەکانی لێ پارێزراوە. زۆر باشە بابینەوە سەر کتێبەکە گرنگی ئەو نامەنووسراوانەی کە لە کتێبی چرای ڕێی خەباتدایە چییە؟ گرنگی لەوەدایە وەکو ئاماژەم پێکرد مێژوو وەکو کارێکی مێژوویە ئەو دۆکۆمنتانە مێژوویە ڕاستە با بڵێن بەشێکی زۆری ئەو نامانە یان لەلایە ڕەوانشاد مامجەلالەوە نووسراوە یان لە لایەن کاک نەوشیروانەوە نووسراوە یان لایەن سەرکردەکەەوە نووسراوە بەڵام لەو کاتانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو کاتۆ چوچێ خۆتان نزان لە ساڵ 75 یەکێتی نیشتیمانی لەو پاش ئەو ئاژبەتاڵی کە بەسەر کووردا هێنرا توانرا مامجەلال بە هیمەتی ئەو توانرایەکی نیشتیمانی کوردستان لە 75 دابمەزدێنێتەوە و لە 76 شەڕشی نوێ دەسی پێکە هەر لە سەرەتاوە تووشی کۆمەڵێ بڵین ئاڵنگاری و
ناخۆشی و شەڕی ناوخۆیی بووە لە حقیقەتە غەدێکی گەورە لە یەکێتی نیشتیمانی کوردستان دروستکەوە لەگەڵ ئەوەشە یەکێتی نیشتیمانی و مامجلان نەبووە ئێمە ئەم ڕۆژەمان نەئەبینی بە قەناعەتی منەوەکو شخص لە ساڵی 76 وانێ ئەو نامانە کە بەشی زۆری هاتۆتە لای من بە حکمی ئەوەی من هەم بەرپرسیاری لقی یەکێتی نیشتیمانی کوردستان بووم لە ئەوروپا هەم لە بەرپرسیاری ڕێکخراوی کۆمەڵی ئەو ساک و مارکسی لێنینی دوایی بووە کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان بووم هەم لە پەیوەندەکانی دەرەوە لە بەرپرسیاری پەیوەندەکانی هەموو دەرەوە بوون یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو وڵاتانش کە کردومە هەموو وەختێک من شخصی یەکەم بووم بۆ ئەوەی کە ئەو نامانە بێتە لام بێگومان هاتۆتە لای تری وەکو برادەرانی تری سەرکردایەتی وەکو کاک کەمال فوادیان وەکو کاک ئەحمەد بامەرنیان وەکو عومەر شێخ موز لە فترەیەکی ئەوەی کە لەگەڵ یەکێتیا کاری کردووە لەبەرەوە بە هەموو ئەو نامانە لە لای من کۆبوتوانێ کە کۆبوتەوە هەڵم گرتو پاراستوو من و گرنگی ئەو نامانە ئەوەیە هەم ڕووداوەکانی ئەو وەختانە هێنێتەوە پێشچاو و مێژووی شۆڕشی نوێیە بەچی ناخۆشیەکە ڕۆشتووە ئەکتەرەکانی چێ بوون ڕێخستنەکانی چۆن بوون و ئەوانەوە کوبری نەخشە ڕێگا بوون بۆ ئێمە کە نردویانەتە دەرەوە کە ئێمە چی بکەین ئەمە ئەو ساکو بە جۆری ئەو نامانەوە ئەو تەوجیهاتانی کە مامجەلال بۆی نردویان سەرکردەکانمان بۆی نانی پەیوەندیمان کردووە لەگەڵ هەموو لایەنەکانە لەگەڵ ئەحزابی سیاسیەکانە لەگەڵ پەرلەمانتارەکانە لەگەڵ هەموو ڕۆژنامە نووسەکانە لە هەموو لە وڵاتانی کە لێی بوون و لێی هین بووین لەبەرەوە ڕۆڵێکی گەورەمان بینیوە هەرچەند ئێمە کەم بووین بە ژمارە بەڵام بە وەکو بڵێ ئەو دافعی کە پاڵی پێوە ناوین تافێکی وا بووکەوە ئامادەی هەموو شتێک بوون خەڵ ڕاست لە کوردستانە ئامادەی جان بەخشین بوون بەڵام ئەمەش لەوێ لە هەموو کاتێکە لە ڕزەکانی پێشەمووی لە خۆ پیشاندانە لە مانگرتنە لە مزەکەرە نووسینە لێداشتا لەسەر لەبەر ڕۆشناوی ئەو نامانەی کە بۆمان هاتوون و ئەو نامانە نامەی مێژووین هەڵوێستی سیاسی تایە هەڵوێستی ئەسکەری تایە هەڵوێستی تایە بەرامبەرلایەنەکانیکە و بە بێگومان لەو نامانەیە تایەتی کە نارەکانمان بڵین ئەوانەی کە لە شەڕی ناوخۆیان بوون ویان ئەوانەی کە لێمانجیان وەکو ئاڵای شۆڕش و وەکو حسک و وەکو ئەمانە دیارە کە ئەو نامانەی مامجەلال نووسیوتیان سەرکردەکان نووسیان بە زمانی ئەو وەختە نووسراوە تۆ ئەبێ گەڕێنی توانێ بۆ ئەو سەردەما چونچە تۆ ناتوانانی لە شەڕابی لەگەڵ لایەنەکانێ و وەکو گوڵبارانی بکەیتەوە شتانەوە حقیقەتێکە بەداخەوەی کە ئێڵێم کە وایە هیوادارم و ناخۆشیانە و شەڕی ناخۆێنە جارێکی کە لە مێژی میلەتەکەمانە دووبارە نەبێتوانێت بەو زمانە هەندێکیان سوێن دەبووە داوای لێبوردنم کردووە بە لە پێشەکیشکی ئەو کتێبەیە بەڵێ بێگومان جگەل لە چەندین هەڵوێستی سیاسی کە لە ناو نامەکان دابوونیان هەیە لەگەڵەوەشا چەندین چیرۆکی تایە بێگومان چیرۆکی تایە ئینسان باشە ئەوە بەڕێی من نەخشە ڕێگایەکە بۆ ئەم جیلە و بە جیلی داهاتوو کە چۆن سەرکردەکانمان بیری کردوێتەوانێت چۆن بۆ کێشەکانی چۆن حەل کردووە چۆن بە پیری ئەو کێشانەوە هاتووە چۆن لە زوروفە ناخۆشیە توانیوانە و قەباتە بەردەوام بکەن و گەشەی پێ بدەنەوە ئەو شتانە زۆرترین ئەو نامانەی کە هەواڵ مامجەلال گۆڕیوێتیەوە لەگەڵ سەرکردەکانە دیارترین ئەو ناوانە کێ بوون ئەوانەی سەرکردەکانی ئێمە دەروانە چێ بووین وەکو بڵێ من وەکو مەسوولی لەقی ئەوروپا ئەوشتانە من دوایەوە کاک کەمال فواد بوو دوای ئەوە لە فترەیەکە کاک عومەر دەبابە بوو لە فترەیەکی کە دکتۆر فواد مەعسووم بووە کاک ئەحمەد بامەڕنی ماوەیەک لەوێ بوو ئەم سعدی کەیسان دامی سەرکردایەتە وتە بێژی با بڵین یەکێتیە ئەوە بووە ئەم فواد حسێنەی کەیساچێ وەزیری خارجیەیە لە فترەیەکیشە لە کۆمەڵەیە بووە ئەمانە هەموو لەوێ بوون بەڵامەوەی کە بە بەردەوامی و کە زۆریتی من زیاتر لە 30 ساڵ لە دەرەوە بووم بە بەردەوامی من لە هەمویان زیاتر لە دەرەوە لەو سەرپەرشتی هەموو نامەکان و شتەکانم کردووە بۆ من هاتووە ئێمە کە نامەیەک هاتوێ بۆ من هاتوێ بێگومان ئەوەکانی ئەوانی لە کۆمیتەی ئەوروپای بوون هەموویمان ناردووە بۆ ئەوان بۆ کاکتە هەرێکە بناون بڵێن لەو کتێبەیە ئەمە دوو بەشە تەبعاً بەشی یەکەم لە 2009 بڵاوم کردەوە کە زۆری نامەکان زیاتر لەوێیان بەشی دووهەمی ستاچیە هیوادارم لە بەشی سێهەمیشم هەبێ ئەوەشم هەیە بەڵام ئەوە بە نەوعێکی ترە بێت کە ئەو نامانە هەمووی
هەمووی نێردراوە بە هەمووی بەناوی نهێنیوە مەسەن بۆ فەرید دکتۆر کەمال فواد بەجێک بۆ فەرید بنووسەوە فەرید کاک کەمال فوادە یان ئاغای ئەسڵاعی مەسەلەن ئەوە کاک کەمال فوادە یان تحت البحر لەو وەختێکە لە هەولێرژی لە 21 ئابە لە هەولێر خۆی شاردبووانێ خۆی شاردبوو خۆی ناو نابوو تحت البحر هەواڵتان تحت البحر کە هەمووی بۆ منی نردووە منیش نردومەتەوە بە وڵات جانا مەسەن مامجلال سەردەمێک بە عەجولیەوە سەردەمێک بە زۆر ناوەوانێ هاتووە هیچ بە ناوی خەنجەرزەنەوانە هیچ بە ناوی سڵاحەوە هیچ هەموو ناوەکان کۆد بوون چونکی ئێمە ئەوەی کە بۆمانە هات بە کۆد بۆمانە هات ئەمان زانی کە چیە ئەوەی کە ئیشمان نردووە هەر بە کۆدەمان ناری خۆ وەکو ستە نەبوو جفرە هەبێ بڵێن سوشیال میدیا هەبێت و نازانم ئینتەرنێت هەبێت و فاکس لەنەوەدەکانە هاتەکایەوانێ لەو بابەتە. دکتۆر ئەو کاتە هەستان بە بایەخ و گرنگی ئەو نامانە ئەدا؟ بێگومان ئێمە لەسەر ئەوە ڕێگای ڕۆشنەکردینەوە و ئێمەوە نەخشە ڕێگامان و بە جۆرەی توجیهاتە ناڕۆشتن لێمان لا ناداخەوە حزبەتی وایە خۆ کە تۆ لە حزبەکە بووی بە هەوەسی خۆت نییە بزۆڵیتەوە بە جۆرەی ڕێنمایەکان کارەکەیتوانە ئەوانە ڕێگای ڕۆشنکەرەوەی ئێمە بووین اینجا هەر لەوە شوانە بەشی سێمێ و نامانەم برێتێ بێ لە نامەکانی مامجلال لە ڕووی دیبلۆماسیەوە کە بۆ سەرکردەکانی دنیای نووسیوە بێگومان ڕەنگە خۆی هەمووی ئەو بە کوردی نووسیبەتیان بە عەرەبی نووسیبەتی بە ئینگلیزی و بە فەڕەنسی و بە ئەڵمانی و بە ئیسپانی هەمووی زۆرن من بەرگی یەکەم و دووەمم بینی هەمان دیزایانی هەیە یان جیاوازە؟ بەرگی یەکەم و دووەم هەمان دیزایانی هەیە بەڵام بەرگی سێ هەم جیاوازە. بۆچی جیاوازە ئەویان؟ ئەوە چونکی هەموو نامەکانی مامجلال ئەگرێتەوە کە بۆ سەرکردەکانی وڵاتانی نووسیوە تایبەتە بۆ هیم نووسویەتی بۆ ئەندام بە پەرلەمان نووسێتی بۆ پەرلەمانتارەکان نووسێتی بۆ ئەوە دیبلۆماسیەتی مامجلال دەرخە بۆ محاضەرەی داوە مەسەن محاضەری داوە لە چتم هاوس محاضەری داوە لە ئیسپانیا محاضەری داوە لە فەڕەنسا محاضەری داوە لە هەموو ئەو دام و دەستگانەی کەوا با بڵێن بیرمەندەکانی تیا بووە لەبەر ئەوە ئەهمیەتی تایبەتی خۆیە و ڕەنگە ئەو لە هەزار بڵێن لاپەڕە زیاتر دەرچێت دەستەکانت خۆش بێ دکتۆر زۆر بەخێر هاتی سپاس دەکەم جارێکی تر دکتۆر محەممەد سابیر سەرۆکی دامەزراوەی سەرۆک مامجلال دووبارە بەخێر هاتی. خۆش بی سپاس دەکەم.